سێ مۆزوعی سەرەکیە من عادەتی محاضەرەی من وایە تەقسیماتی هەیە لقی لێبێتەوە لەبەرەوە ئەگەر سکانە نەکردووە تەقسیماتەکەم لەگەڵا بنووسە ئەویش لەسەر سێ بنەمای ڕاهێنان ئەم ئیشەمان کردووە زۆر باشە بەس یەک تۆز جمهورم بۆ ڕووناکەیتەوە دەست خۆش بێ یەک تۆز جمهورم بۆ ڕووناکەیتەوە باش لەسەر ئەم شتە کوێ دەرچووە نازانم ئەوی کوێیە ئەمەیە ئەوە داتە شۆکێ ئۆکێ محەممەد جان دوای خۆتان چاشکە باشە بەڕێزم سێ بنەمامان هەیە لە ڕاهێنانە علمیە بەحسی لەسەرە ئەویش ناوی بنەمای چییە زانیاری لێهاتووی لەگەڵ قەناعەت یاخود بیرۆڕا ئەو سێ بنەمایە ئەمڕۆ کردومانە بە بنەمای سەرکەوتن لە خوێندنە من نەم کردووە بێ ئەو توێژنەوەی کە لێم وەرگرتووە لە 2012 ئەنجام درراوە لەگەڵ کۆمەڵە توێژنەوەی تر کە لێم وەرگرتووە کردویانە بە بنەمای سەرکەوتن لە ژیان بەڵام من هێناومە هەندێک ئەزافاتم خستەسەری بۆی بیکەم بە بنەمای سەرکەوتن لە خوێندن بە پێی ئەو ئەزمونەی کە من هەمە لە شێوازی هەوڵدان بۆ خوێندکارانی بەڕێز لە پۆلی 12 یان ئامادەیی بە شێوازێکی گشتی بەڵام زیاتر من لەگەڵ پۆلی 12 دەست و چۆنڵی پلم نەرم کردو بۆیان و خەریکم و دائیمەن لەسەریان و پیان لە وا بڕۆن و وا بچن المهم ئەو سێ بنەمایش لێران نووسراوە زانیاری بیرۆڕا یاخود قەناعەت لەگەڵ لێهاتووی طبعا یەکەم شت بە زانیاری دەست پێ یەکەین بە دڵنیاییەوە یەکەم شت بە زانیاری دەست پێ یەکەین بەشێکی ئەم محاضەرەیە لە یەک دوو شوێنی تر وتومەتەوانێ بەڵام کورتەکەی ئەڵێمەوە ئەویش بیدایەتەکەیەتی کە زانیاریە بەڵام بەشی دووهەم تقریبا توانم بڵێم زۆربەی نوێ چکە باسی خوێندنەکەم بە پێی شخصیات واتە ئەگەر کەسێکی قەلق بێ چۆن سعی بکە ئەگەر کەسێکی زۆر جددی بێ چی بکە ئەگەر کەسێکی ئیهمال بێ چی بکە ئەگەر کەسێ بێ کە خۆی بۆ ڕێک ناخرێ چی بکە لەبەرەوە محاضەرەکەم بەو شێوازە تەقسیم کردووە کەوایان لە بەشی دووەما خوێن ئینشاءڵڵا طبعا گەنجەکان لە بەشی یەکەمە کە بریتیە لە زانیاری وتمان باسی چیەکەین باسی قۆناغەکان ئەبێ زانیاریتان هەبێ لەسەر خوێندن بەڕێزان ئەبێ بە تایبەتی ئەوانەتان کە ئەمایان بۆ پۆلی 12 بمبورن ئەم بیدایەتیان بۆ پۆلی 12 ئەوانەی 11 و دەن عاجزمە بن چکە 2 ساڵی تر ئیشتان پێ بێ ساڵێکی تر ئیشتان پێ ئەمایان عام نییە ئەمایان خاصە بە 12 بەشێ ئەوە ئەویش نامناوە قۆناغەکانی خوێندن لە پۆلی 12 طبعا 5 قۆناغە بەڵام ئێرەم دوانی باسەکەم چکە ئەم دوانە زەڕور لە سەرەتاوە جەنابەت بیزانی کە 2 قۆناغی سەرەکین لە پۆلی 12 ئەوانەشی 11 هەر ئیسفادەی لێکەن پێویستەکە بزانی ئەو قۆناغە باسی چیەکە بە گشتی خوێندن ئاوهایە لە پۆلی 12 لە هەر قۆناغەکە باسی سێ خاڵەکەم ئەو سێ خاڵەش ناومان ناوە کێبەرکیەکان واتە ئەو شتانەی کە بەرەو ڕوتە بێتەوە تەحەداتەکە دووەمیان هەڵەباوەکان تەلەبە کۆمەڵێک هەڵە ئەکا لە پۆلی 12 ئەو هەڵانە چین پێتەڵێمە هەڵانە ئەەکەی سێمیان پێتەڵێن چۆن چارەسەری کەواتە کۆمەڵێک پێشنیار دەخەینە بەردەم جەنابەت تا بتوانین چارەسەریکی ئامادەن وایە ئامادەن تەوەکەل عەڵە زۆر باش یەکەم شت لە قۆناغی یەکەم کە ناومان ناوە قۆناغی دەستپێک کۆمەڵێک کێبەرکێمان هەیە یەکێک لەو کێبەرکایانەی کە هەمانە یەکێک لەو ئاڵنگاریانەی کە هەمانە بریتێ لە خۆیەکلایی نەکردنەوەی تەلەبە بۆ پۆلی 12 خوێندکار لە پۆلی 12 خۆی یەکلایی ناکاتەوە بەشێک لەو خوێندکارانەی ئەچنە هاوینی پۆلی 11 بۆ 12 تەنانەت لە سەرەتای خوێندنیشە ئێشتا یەکلایی نییە بە پۆلی 12 تکا ئەکەم بەڕێزان خۆ یەکلاییکردنەوە زۆر ئەساسە لە خوێندنە چونکە پۆلی 12 بزات من دای ماڵەمەڵم سوعبەت نازانێ یعنی نیو بە نیو نابێ بڕۆی لەگەڵیان وەڵا تۆزێک لەگەڵیان و تۆزێکش خەریکی نا مانای ئەوە نییە هاوینەی ئەم ساڵتان کە دەرچوون بە پۆلی 12 هەر هەمووی سعیکردن بێ نا تۆزێشکە باسیەکەم چی بکە بەڵام مانای ئەوەیە ئەبێ ئاگاداربی چۆن مامەڵەی لەگەڵاکەی لەبەرەوە یەکێک لەو گرفتانەی کە تەلەبە هەیەتی نەک تەلەبە هەر ئینسانەکانی ئەم کۆمەڵگایە هەیەتی خۆیەکلایی نەکردنەوەی بۆ ئیشێک خۆی یەکلایی ناکاتەوە بۆ ئیشە کاتێک قەرار وایە تۆ ئیشێ بگیتە دەست پێویستەکات تەواو خۆتی بۆ یەکلایی بکەیتەوانێ واتە کاتێکی بۆ دیاری بکەی لە هەفتەیەکە ئەوەندە ساعەتی بیتێ ئیدا ئیشی ماڵە ئیشی خۆتە ئیشی دایرەکەتە ئیشی بەتەنسبەت جەناب تۆ ئیشی مەکتەبەکەتە وەکو تەلەبە لەبەرەوە خۆ یەکلایی نەکردنەوەی شەکە لە ئاڵنگارەکان یەکێکی تر لە ئاڵنگارەکان کە توش شێبێ کە بەرچەکان کە توش شێبێ بریتە لە دیاری نەکردنی ئامانج کارەساتە تۆ نەزانی ئامانجت چیە لە ژیانە کارەساتیشە لە پۆلی 12 هەر ئەخوێنی نازانی بۆ چی خوێنی بۆ گرنگە طبعاً دواییە چینە سەر ئامانج لە ئاخیرە
بۆ گرنگە چکە ئامانج پاڵنەرێکی باشە، پاڵنەرێکی زۆر بەهێزە بۆی تۆ بتوانی بەردەوام بی لە ژیان و بەردەوام بی لە خوێندن. یعنی بەسیترین شت تۆمڕۆ لە ماڵ هاتوویتە دەر دایکت لێتە پرسیا باوکت لێت پرسێ بۆ شیوەچی ئەڵێ وەڵای ترەوە چمە سەرە و جادەیە و خوا گەورەی و بزانم چێ بێ، ئەمە وەڵامێکی هەڵەیە، وەڵامێکە پێی سەیرە بۆیە بێ بزانی بەرەو شیوەچی. لە بەرەوەیکی تر لە ئاڵنگارەکان کە تەلەبە لە پۆلی 12 هەیەی بریتە لە ئامانج. ئاڵنگارێکی تر بریتیە لە نەزانینی چۆنێتی سعیکردن. طبعا لێرە کۆمەڵە گرفت هەیە، ئەڵێ فڵان کەس وا سعیەکە، ئەو وتی لەبەریکە، ئەو وتی هەمووی بخوێنەرەوە، ئەو وتی نازام. ستایلێکی دیاریکراومان نییە بۆ سعیکردن، واتە من ناکرێ بڵم بەم شێوازە سعینەکەی غەڵەتە، چکە ئەشێت تۆ حەزکەی بەم نەوع سعیکە ئێکیشکە حەزکا بە نەوعیشکە سعیکە. بەڵام کۆمەڵێک یاسای عام هەیە هەمومان جێبەجێکەین سوودی زیاترە بینین. لە پۆلی 12 بە جابەتی کە چتە پۆلی 12 ئێشتا وازانێ پۆلی 10 لەو ستایلێ ڕانەهاتوو. بۆیە سێرە بینی سێرەکەی هەڵەیتی هەیە لە سعیەکە و تایبەتی لە مانگی یەکەمان زۆر پێوی دیارە. بۆیە پێویستەکە زوو ڕاستی بکەیتەوە، نەک ئەمە بە پۆلی 12 کاڕۆیتە زانکۆ لە کۆلێجێک وە جیرایی کە خۆت حەزت لێیە، یەکێک لەو ئاڵنگارەی کێتە بەردەمەوە ئەزانی کۆلێج وەکو ئامادەیی وایە، زۆری فەرقە. لە ئامادەیە مامۆستایەتە ژوورەوە هەمووی بۆ باسەکە ڕاتە دەرەوە، لە زانکۆیە یەتە ژوورەوە تۆزێکی بۆ بازەکە ئەویش ئەگەر تێبگەی تەمام و ڕاتە دەرەوە ما باقی عایدی خۆت. کەواتە لە هەموو قۆناغێکی خوێندنە زانکۆ یان ئامادەیی بۆ هەمووی هەمان قسەمان ڕاستە، ئەبێ بزانی چۆن سعیتیاکەی، ئەویش بە پرسین لە پێش خۆت یان لە خاوەن ئەزموونەکە. کەواتەمەش ئاڵنگارێکی ترە، ئاڵنگارێکی تر کە هەمانە نەزانینی هەڵبژاردننی وانەکان. یعنی تەلەبە هەیە لە پۆلی 11ەوە ئەوانەتان کە 11 ئەم پەیامە بۆ ئێوەیە، پێویست ناکە لە پۆلی 11 جارێ یعنی دەرچی بۆ پۆلی 11 سعی بکەی لە پۆلی 12 هیچ پێویست نییە. پۆلی 11 ئیشی خۆی هەیە، سعی خۆی هەیە، دەرەجەیشی باش بێنە، چکە وەکو باکەپێک وایە. باکەپ یعنی گەرخوا نەخواستە لە پۆلی 12 ئەو شتێک کە ئەتەوێ نەو پێکە تەلەبە ناسم پار تەلەبەی خۆم بووە لەبەرەوەی دەرەجەی 10-11 باش بووە، 2 دەرەجە لە معدەلی 12 زیای کردووە. پۆلی 10-11 حساب کردووە لەگەڵ پۆلی 12کەی 2 دەرەجەی معدەلی زیا کرد، لەنەوە 6 و لەنەوە 5 شتێکە بوو بەنەوە 7.7 یا 8 2 دەرەجە زیاکە. کەواتە تۆ لەسەرتە پۆلی 10-11 بە باشی ببڕی، نەک دابنیشی بەس خەیاڵ لە پۆلی 12 بێ. زۆربەی خەڵک بەداخەوە یەک گرفتی هەیە چێژ لە ژیان نابینێ، هەر خەیاڵی لای سەرکەوتنە. عەزیزەکەم سەرکەوتن جارێ یەک قۆناغ نییە، چەندین قۆناغە لە ژیانە، 1-2 هەتا ئەگەی بە سەرکەوتن کۆمەڵێک ڕێگاش هەیە، ئەو ڕێگایانەش ئیسفادەی لێ بکە. ینی دایمەن قسەیەکی جوان هەیە ئەڵێ کە ئەڕۆی بۆ شوێنێک هەر خەیاڵ لە گەیشتن نەبێ بۆ شوێنەکە، جارجارەش لە ڕێگاکە لابە بۆنی گوڵەکانی و چواردەورە بکە. قسەکەی من ئەوەیە یەکێکی تر لەو گرفتانەی کە هەیەی تەلەبە لە پۆلی 12 کە چێ بۆ 12 نازانێت چەند وانە هەڵبژێرێ، چەند دەرس بگرێ. مەسەڵەن هەر 7 دەرسەکەی گرتووە بە خصوصی یان هەر 7 وانەکەی هەیە لە پەیمانگایەک. ئەوە دوایی باسیەکەین کە هەڵەیە چارەسەرەکەی چییە. بەسم هەڵەیەوە نییە کە مامۆستا نەگری یا ئەوە، نە هەڵەیە هەمووی بەڕای من تەوان. باش هەڵە باوەکان ئێستا زانیمان کێبەرشیەکانی قۆناغی یەکەم، قۆناغی دەستپێک چییە؟ ئێستا چینە سەر هەڵە باوەکان کە تەلەبەی کە لە قۆناغی دەستپێک. تەوان لەبیرم چوو بڵم قۆناغی دەستپێک کامێ. قۆناغی دەستپێک سەرەتای هاوینە هەتاوەکو یەکەم ڕۆژی دەوام، یەکەم ڕۆژی دەوام کە دەستپێکا پۆلی 6 ئەوە پێوترێت دەستپێک. ئەو قۆناغە هاوین کە ئیزندراوی لە ماڵەوەی دەسەیشتنی هەتا یەکەم ڕۆژی دەوامی پۆلی 12 پێوترێت دەستپێک. ئەوە هەر بۆ معلوماتن. باش ئەو هەڵە باوانەی کە تەلەبەی کە ئەو هەڵە باوانە چین کە خوێندکاری کە بێ ئاگاداری بێ. یەکێک لە وەڵانەی کەیکا تەوان بریتیە لە فرە مامۆستایی، فرە مەلزەمەی. فرە مامۆستایی یعنی لە 1 دەرسا 2 نەوە 8 خوێنێ، لە دەورەیەکی ئۆنلاینە لە دەورەیەکی ئۆفلاینیش، هەر بۆ هەمان دەرس. یعنی لە کیمیایە لە ئۆنلاینە و لە ئۆفلاینیش. مامۆستایەکی خصوصی هەیە و چووە ئۆنلاینێکی شووە گرتووە، پێویست ناکە یەک دانە، یا مامۆستای خصوصی یان دەورەیەکی ئۆنلاین یان دەورەیەکی ئۆفلاین یان خۆت لە یوتیوب خۆت فێرەکەی. نەک من لە 1 دەرس دوو سەرچاوە فێرم کە. ئەوەی کە گرنگە تۆ بێت تێبگەی لەم منهەجە، نەک ئێستا بڵێ هەمووی زەبتەکەم. هەمووی زەبتکردن بە مەرحەلەیە، زەبتکردنی ئیش بە مەرحەلەیە. وەکو وا بێ یەکەم ڕۆژی ئیشکردنی بێ لە شوێنێک بین هەموو ئیشەکانی فێرکەین بە 1 سەعات ئیتر تەواو بڵێن ئێستا هەمووی بە مەزبوطیەکە. ئایا بە مەزبوطیە توانە بیکە؟ بەدڵنیاوە نەخێت، چکە مەرحەلەیە، ئیش مەرحەلەیە، هەتا ئاگاتە ئاستیەوەی کە ئیتر وازی لێبێنە خۆی ئیشەکەت بووەکە. کەواتە ئەوەی کە گرنگە تۆ بیزانی هەڵەیە زیاد لە مامۆستایەک یان دەورەیەک بۆ 1 دەرس. لەگەڵیشیا یەک گرفتی ترمان هەیە بریتە لە فرە مەلزەمەی. یعنی 2 مەلزەمەی کیمیا، 2 مەلزەمەی عەرەبی، 3 مەلزەمەی فیزیا، 2 مەلزەمەی ئەحیا. بۆ چیتە؟
یەک دانە ئەوەی مامۆستاکە لە خصوصی یان لە دەورەی ئۆنلاین یان لە دەورەی ئۆفلاین پێتەڵێ هەر ئەوەندە بەسە بە مەزبوطی بڕۆ لەگەڵیا تەرکیزکە علمیە لە ڕووی دەرونیەوە بەڕێزان بەحسمان هەیە توێژنەوەمان هەیە ئەڵێ ئەو ئینسانانەی کە شتیان زۆرە مەجالیان نییە چێژی لێ ببینن ئەو ئینسانانەی شتیان زۆرە چێژ لە زۆربەی شتەکانیان نابینن بە پێی توێژنەوەیەکی 2016 هارڤاردیش ئەڵێ لە 140 ئەو شتانەی لە ماڵەوە هەتە بەکاری نایەنی وەدەلیل ئەم ئێوارێ بڕۆڕۆ هەمووتان کەنتۆرەکان تام بکەنەوە بزانە جلی تایە چەند مانگە نەو بینیوە لە بەریکی تاانەمە بۆ کچان زیاترە ئەم قسەیە قڕانی شوایە بچنەوە ماڵەوە سێرەکەی چەند مانگێکە دوو وەرز ڕۆیشتۆ بەسەریا وەرزێکە ڕۆیشتۆ بەسەر ئەو جلایە هێشتا لەبەرت نەکردووە مەرج نییە ئینسان زۆر شتی پێ بێ اینجا چێژ ببینێ جاری وایە یەک شتە و چێژی لێ بینی ئەوەی کە ئەمەوێ بیگەێنم یەک شت وەرگرا یەک مەلزەمە وەرگرا ئیتقانی تیا بکە بە مەزبوطی لێی تێبگە بیخوێنەرەوە جەنجارێک ئەوە باشترە وەک لەوەی خەریکی سیان بی کە فریای هەرسێکیشیان ناکەویت ئۆکەی چکە ئەوە تووشی شڵەژانتەکە یەکێکی تر لە هەڵەباوەکان تەلەبە تووشی ڕاڕاییە بێ قەلەقە بێ ئەترسێ دکتۆر گیان ئەڵێن زۆر قورسە بەڕێزان پۆلی 12 ئەوەی کە جایە کاتۆ لە پۆلەکانی تر چەند شتێکە یەکەمیان ئەبێ تەواویکەی منهەج هەموو ساڵێک بێ تەواو کرێ لە ئەم ساڵ و پار نەبێ دوهەمینیان ئەوەیە کە مەسیری زانکۆتی لەسەرە زانکۆ ژیان نا تکاکەم ئەیڵەمەوە زانکۆ خوێندن بەشێک لە لایەنەکانی ژیان بریتە لە خوێندن مەسیری کۆلێجەکەتی لەسەرە ئەویش قیامەت هەڵناسێ ئەگەر خوا نەخواسە دوای هەوڵێکی زۆر بەدەستێ نەهێنا بە معنایەکی ترەمێ ئەوە بگەێنم کە پۆلی 12 بەڵێ زۆر زۆر گرنگە بەڵام خۆگەر من نەمپێکە مانایەوە نیە من زەلامێکی فاشلم لە ژیانە مانایەوە نیە من ئیماندارێکی فاشلم لە ژیانە مانایەوە نیە من باوکێکی فاشلم لە ژیانە مانایەوە نیە من کارمەندێکی فاشلم لە ژیانە نەخێر من لە یەکێک لە هەنگاوەکانی ژیانمە نەمتوانی بیپێک وازە حەق فکرەکە نەهێنانی ئەو شوێنەی کە ئەمەوێ مانای ئەوە نییە تۆ فاشلی لە هەموو ژیانتە ئەوەی وای پێوتی هەڵتە خەڵەتێنێ پۆلی 12 گرنگە لەبەرەوەی تۆ بە خوێندن ئەتەوێ خۆ بسلمێنی لەبەرەوەی تۆ بە خوێندن ئەتەوێ بڕۆیتە ئەو شوێنانەی کە ئەتەوێ ئەو شتانە بەدەستبێنی کە حەزت لێیە ئەو خزمەتە بکەی کە بە باش ێزانی بەڵام مانای ئەوە نییە خوا نەخواستە ئەگەر نەمان پێکا ئیترێمە فاشلین لە هەموو ژیانمانە ئەوە بیرۆکێکی هەڵەیە ئۆکێ طبعاً یەکێکی تر لەوە ڕاڕایی دوو جۆرەدە یا شخصیاتی کەسەکە خۆی وایە دوای ئەچمە سەری یان ئەوەیە وای لێ ئەکەن تووشی ڕاڕایی بێ تووشی لەگەڵ یا قەلەقی بێ ئەترسێ ترسێکی زۆری بۆ پیا ئەکەن ئەمن دایان بە سوعبەتەوە ئەڵەمە ژەگرێتەوە بۆ چەند وەکارێ کاتی خۆی لە سەردەمی ئێمە و پێش ئێمەش تەلەبەی 6 کە ئەچوە 6 بە تایبەتی کاتی زندان سەری کەچەڵە کرد قژی کەچەڵە کرد لای برد ئیتر تۆش بە ڕێگای ڕۆشتی و دایە ئەوە چییە ئەی ڕۆڵە مەترسەوە تەلەبەی 6 فەمە دایان یکەم بە سوعبەت یعنی وێنەیەکیان بۆ دروست کردوین کە پۆلی 12 زۆر زۆر قورسە لە هەمان کاتیشە هەنێک کەس هەیە پێماڵێ پۆلی 12 زۆر زۆر ئاسانە کاکە پۆلی 12 جددیاتێکی جیاوازترێوێ لە پۆلی 11 و 10 جوهدێکی جیاوازترێوێ باش یەکێکی تر لەو هەڵانەی کە تووشیە بێ ئەوەیە خۆی یەکلایی ناکاتەوە بە پۆلی 12 یعنی ئەڵێ چمە تەقویە خوا گەورەیە بزانین چێ بێ یاڵا ئەگە تااقەتمە بوویە و ماڵ و سعیەکەم ئەم جۆرەمان هەیە جۆرەش کەشمان هەیە زۆر بە ناڕەحەتی گرتوێتی زۆر زۆر جددیەکی جددیبوونێکی بێپشوو ئیسفەراحەت ناکە دایکی ئەڵێ دکتۆر گیان بە قوربان کاکە ئەم کوڕە لەسەر نانەکەش سعیەکە ئەم کچە کاتی خەویش مەلزەمەکەی بەدەستەوەیە بەیانیان هەڵستێ بەس کاتێ لایەبا کە تا خەوتووە ئەمەش جددیبوونێکی پێپشوش هەڵەیە یەکێکی تر لەو شتانەی کە ئەبێ لە مێشکی خۆمانە ڕاستی کەنەوە ئەزانم بریتە لەوەی کە پێناسەی کەسی جددی ئەو کەسە نییە کە نان ناخوا زۆر یان دائیمەن ناخەوێ یان دائیمەن عەبوسە و دائیمەن خەریکی ئیشەکەیەتی و پێکەنین نازانێ نه ئینسانی دەروندروستی جددی ئەو ئینسانەیە کە لە کاتی ئەو ئیشەی بۆی دیاریکراوە یا بۆ خۆی دیاریەکە بە جددی هەوڵەدا لەگەڵیا هەوڵەدا بە مەزبوطی بیکە بەڵام لە کاتی سەیرانیشە جددیە لە سەیرانەکە پێکەنێ قسەی خۆشەکە و چێژە بینە لە سەیرانەکەی لە کاتی هەوڵدانەکانیشە اینجا ئیشە یاخود خوێندنە بە جددی هەوڵەدا ئەو ئینسانی جددی ئەوێ باڵانس ڕابگرێ نەگەوەی لەسەر سەعیەکەش ئاخە دکتۆر جیان تاوا نابێ چاوەکەم
تۆ لەسەر سعی سترێس زیاکەی و لە هەمان کاتە لەسەر ناخواردن سترێس بە بۆنەی سعیەکەەوە زیاکەی لە هەمان کاتە ناخواردن خۆی بۆ نمونە ئەنزیمێ ئەڕژێ بۆ نوێیەک لەوانە ئێسیەڵ ئەڕژێ باش سترێس هۆکارێکی قورحەی مەعیدەیە جاری وایە بۆ معلوماتە هەبوونی سترێس بێترێت سترێس ئەڵسەر لە هەمان کاتە تۆ نانەخۆی و ئێسیەڵی زۆر ئەڕژێ ئێمە چانسی بوونی سترێسی مەعیدە دەبڵەکە بۆ هاکەی پێس ناکە لەبەرەوە تکاکە لە عانی سعی مەلزەمەکەت لابە نە ئەم جۆرە تەلەبە و نە ئەوەشی ئەو کتێبانەی هەر نازانێ ڕەنگی چۆنە شکڵی چۆنە لە کوایە چییە نە ئەمە وەسەط ئۆکێ ئێستا بێنە سەرەوەی چی بکەین گرنگترین ڕێنمایەکان بۆ خوێندکارێک کە لە قۆناغی دەستپێکایە لە سەرەتای دەوامایە کە هاوینەوتمان گرنگترین ئامۆژگارەکان چییە؟ ئێستا ئێوە حلەکانیتان پێڵم هیوادارم ئەم حلانە جێبەجێ بکەن ئێستا زانیمان قورسایەکان چین و زانیمان هەڵەکان چین طبعا ئەمە هەموو هەڵەکانم نەنووسیوە باوترینم نووسیوە باوترین هەندێک شت هەیە بەدەستۆ نییە بۆ کێشەی خێزانی کرا لە ئاخیرا ئاماژەیش پێبین کێشەی خێزانی ئەمە بەدەستۆ نییە ئەمە ڕۆدا باش گرنگترین ئامۆژگارەکانمان چییە؟ دیاریکردنی ئامانج طبعا دوایی بۆیە گەڕێمەوە بۆیە لە ئێستا تەفاسیلی نایەمێ زۆر گرنگە جەنابتان کار بکەن لەسەر هەبوونی ئامانج لە ژیانتانە چونکە بەتایبەتی لە پۆلی 12 کە ئامانج گرنگە هەبێت خاڵێکی تر لە چارەسەرەکان بریتیە لە یەک مەلزەمە ئەویش ئەو مەلزەمەی ئەو مامۆستا بەڕێزەی لە دەورەکە پێتەڵێ ئەو مەلزەمەیە بەکاربێنن کەواتە بەڕێزان یەک مەلزەمە بەکاربێنن تەنها ئەو مەلزەمەی کە ئەو مامۆستا بەڕێزە لە ناو محازەرەکەیە پێتەڵێ ئەوە بۆ یەگەڕێمەوە ئەو خاڵە ئینشاءڵڵا لەگەڵ یا باسە باسیکەین خاڵی دووەمەڵێ ئاشنابوون بە ڕێگاکانی گەیشتن بە ویستراوەکان گەیشتن بە ویستراوەکان دووشتمان هەیە جیاوازە هەندێک کەس هەیە حەزی لە شتە هەندێک کەس هەیە ئێوێ بگا بەو شتە حەزت لێتی هەمومان حەزمان لە زۆر شتە بەڵام ئایا ئەمانەوێت بە جددی هەوڵی بۆ بین ئایا تەحمولی ئەوە ئەکەین لەو ڕێگایە کۆمەڵشتمان تووشە بێ قبولمانە یان ئەمانەوێت بە ئاسانی بێتە بەردەستمان وەکو ئەوەی چۆن زۆرێک لە شتەکان خانەوادەکانمان بە ئاسانی بۆمان هێنە بەردەستمان ئەوەی کە گرنگکە بەبێت جەنابەت بزانی خوێندکاری پۆلی 12 خود دە ئەزانم هەرزەکاریە و کۆمەڵێک شت هەیە لە هەرزەکاریە یا لە نەوجەوانیە کۆمەڵێک شتێ زۆر بە جددیات وەری ناگری بەڵام بێ ئەو بزانی ئەم خوێندنە بۆ تۆیە خۆتە بێ بەشێک ئەبێ لە ناسنامەکەت بۆیە بە جددی وەرگرتنی منەتبارکردنی ناوێ بەسەر دایک و باوکە هەندێک تەلەبە هەیە منەت بەسەر دایک و باوکی ئەوە خوێنم بۆ تۆ خوێنم نا بۆ خۆتە خوێنی پێویست ناکەم منەتباری خەڵک بین تەمام بابینە سەر ئاشنابوون بە ڕێگاکانی گەیشتن بە ویستراوەکان ئەم ڕسمم بۆیە هێناوە هەرچەنە ئەو ئینارێ هەر نازانم تۆزە ئەگەر کەس بکرایە شەنگە یان پێیان بڵێ ئەو ئینارەیەش باش بۆیە ئەو ڕسمە دەرکەوێت ئەم ڕسمە یاخود با بچینە سەر ئەمەی تریان هەندێک بزانم کامیان باش ئەمەیان باشتر ئەم ڕسمە بەڕێزان ئەمە دەماخی کەسێکە بەم شێوازە وەستاوە ئەمە شەرحەکەم ئەمە بۆ هەموو شتێک گرنگە هەر بیزانە زۆر بە ئەهەمیەتەوە سەری بکە چکە ئیشی لەسەرکە ئێمە ئەم ڕسمە شخصێکە ئاوەسراوە ئەمە پێشەوە پێوترێت ناوچەوانە پل ئەمەی پێشەوە پێوترێت ناوچەوانە پل طبعا ناوچەوانە پل یاخود پێش ناوچەوانە پلیشمان هەیە پێوتە پریفرۆنتاڵ پێش ناوچەوانە پل شوێنی لۆجیکە شوێنی بیرکردنەوەیە شوێنی بڕیاردانە شوێنی شیکاری زانیاریەکانە شوێنی ئینتەلیجەنسە زیرەکیە کۆمەڵێک ئیشی مەنتیق و لۆجیک لەوێیە باش ئەمەی پشتەوە ئەم زەردە لەگەڵ ئەم سوورە کە نووسراوە لیمبیک برین ئەمە واتە سیستەمی پەلی یاخود لیمبیک سیستم ئەمە شوێنی زیاتر عاتیفە لەگەڵ میمۆری ئەو شتانەیە بەمانای ئەوە نایە عاتیفە بەس لەویا مۆجودە بەڵام زۆربەی لەویا مۆجودە ئۆکێ ئەم دوو شتە عیلاقەی چییە بەیەکەوە ئێمە کاتێک کە هەندێک بەرپەرچمان هەیە بۆ ژیان زۆربیان بە بۆنەی لیمبیک سیستمەوە تووشمانە بێ و لەگەڵ ئەم بەشەی دواوەی دەماغ ئەم شتە سوورە ئەگەر لایەوە دیار بێ سەهمیان باسەکەم سەریکە کاتێک کە تۆ شێرێکە بینی مارەگە بینی شتێکە بینی کە لێترسی چی ڕۆدا لۆجیکت زۆر ئیش ناگا بیر ناکەی تۆ ڕاکە یا ڕانەکە یەکسەر لە دواوە بڕیارە بۆیە یا لە پەلاماری بە یا لە ڕاکە بیرکردنەوەی زۆر تیانی ئەمە شتێکی خەتەرە
پەلامارتەدا بۆیە یەکسەر لە دواوە بەرمەجە کراوە چۆ بەرمەجە کراوە بەشی دواوی دەماغ لەگەڵ ئێرە ئەمە شتێکی خەتەرە دڵ پەلەپەلەکان ناسە و تو نەبێ ئەتوێ خێرا ڕابکەیت چییە بێ ئەڵێ ڕابکە یا ئەڵێ بەردێکی پێکێش حەسەب ئەوەی تۆ چۆن پەروەردە بووی لە ڕابردووە لە مناڵیەوە هەتا ئەو تەمەنەت چۆن ڕاهاتووی مامەڵە بکەی لەگەڵ ترسە ئۆکێ ئەم قسەیە بۆ پۆلی شەشیش بۆ باسەکان لەبەرەوەی پۆلی شەش بەستراوەتەوە بە ترسەوە بەداخەوە ترسی تایە بەستنەوەی بە ترسەوە هەڵەیە یعنی ئێمە پێمان وایە بێ پۆلی شەش تەعزیبە و ترسە بە مطلقی غەڵەتە ئەمما بڵێیت ترسی تایە ئەڵەم بەڵێتیایەتی قەلەقی تایە بەڵێتیایەتی کاتێک کە تۆ سێری پۆلی دوانزە ئەەکەی بەوەی کە سەرچاوەیەکی سەرەشی ترسە چی ڕوەدا پریفرۆنتاڵ کە پێوترێ پێش ناوچەوانە پل ئێرە ئیشێکی وا و بۆ ناکە یارمەتی و نایە شیکاری بکە و تەحلیلی بکە و ناکاکەوانیە و نەنەنە یەکسەر بەشی ناوەڕاست و بەشی پشتەوەی دەماغ کارەکە ئەو دوو بەشە کە کار ئەکا چییە بێ ڕێک وەکو مامەڵەی شێرێکی لەگەڵاکە وەکو وابێ پۆلی دوانزە شێرێک بێ یەکسەر چی ڕوەدا ئەترسی تااقەت نامێنێت توێ ڕابکەی لە کتێب و دەفتەرەکە خۆی مەشغوڵەکە بە شتێکی ترەوە کە کەمتر گرنگە یان هەر وازی لێهێنێ ئێستا حلێکی وەسەط چی بکەین بۆی بتوانین ئەمە چارەسەرکەین وەکو وتم ئەمە لۆجیکە هەر شتێک منطق بێ حسابی بۆکە ئەمما ئەمەی ناوەڕاست کە لیمبیک سیستەمە وتمان بەشی عاتفێتیە لەگەڵ بەشی یادەوەری لۆجیک تیان نییە منطقی تیان نییە شت بە یەک و دوو لێک باتەوە شت حساباتی بۆ بکە بە لۆجیشی ئەوەی تیان نییە کۆمەڵێک ڕێگا هەیە من دایمە بە تەلەبەیەڵم لێرەش پێتان ئەڵێمەوە بەکاری بێنن بۆی بتوانین هەم لۆجیک هەمیش لیمبیک سیستم ناوەڕاستی دەماغ ڕابێنین لەگەڵ ئەوەی پابند بین بە ئامانجەکانمانەوە باشە؟ یاڵە یەکێک لەو ڕێگایانی وامان لێ ئەکا ئێمە متعلق بین واتە وابەستە بین بە شتێکەوە ئەوەیە ئەو شتە لە لامان چێژبەخش بێ بۆ نمونە تۆ جاری وایە کەسێک بینی حەزەکەی ڕسمی لەگەڵا بگریت یا قسەی خۆشە یا لەبەرەوەی مەسەلەن بەدڵتە شکلی یا لەبەرەوەی کابرایەکە حەکیمە زانیاری پێیە یا لەبەرەوەی سوودی لێبینیەوە یا لەبەرەوەی کەسێکە مواسەفاتێکی هەیە بەلای تۆ گرنگە بۆیە چیتە لایەوە توێ ڕسمی لەگەڵا بگری و قسەی لەگەڵا بکەی و خۆشحاڵە بی پێی باش ئەبێ ئێمە مامەڵێ بکەین لەگەڵ خوێندنە کە وای لێ بکەین خوێندن بەشێک بێت لە لیمبیک سیستم بۆی دائیمەن لە ڕوانگە عاتفەکەشە زۆربەی کات ئامادە بین یەکێک لەو ڕێگانەی کە من دایمە بە تەلەبەیەڵم ئەڵم کاتێک کە سەعیەکەی شوێنی سەعیەکە و ڕێکەرەوە یەک دوو بۆنێکی خۆش بڕژە بۆنی خۆش هەمیشە سەرچاوی مرتاحی ئینسانە بۆنی ناخۆش و گەرما و عرق هەمیشە سەرچاوی شتی زۆر بەسیتن بەڵام شتی گرنگن من خۆم لایەزال کە سەعیەکەم لایەزال کە تەلەبەی دکتۆرام لایەزال کە سەعیەکەم پێشەوەی بچم سەعی بکەم بۆن لە خۆمەیە لەبەر دوو سەبەب سەبەبەکەم مرتاحم سەبەبی دووەمی احترام لە عیلمەگرم فلەبەر ئەو دوو سەبەبە یعنی من ناڵم قات و ڕیباتی بۆ لەبەرکەوت نایە تۆزێک شەر و شقڵێکی ڕێک بەڵام دکتۆر هەندێک تەلەبەیە حەزی لەمە نییە ئاساییە ئەوانەتان کە پێتانەکرێت تاقیکەنەوە شوێنێک سەعیەکەت ڕێککە ئەمەوێ ئێرە بەرمەجە بکەین ئێرە بەرمەجە بکەین لەگەڵ چکەوتمان لیا لۆجیک نییە منطق نییە ئەمانەوێ بەرنامەی بکەین لەسەر چی لەسەر ئەو شتێکی ئەمەوێ عەتەشی خۆش لە خۆمێم وەچمە شوێنی سەعیەکە دەستەکەم بە سەعیکردن و دوایش هەندێک هەنگاوی تر باسەکەین ئەمە یەکێکە لە عەتر بۆنی خۆشیشێکە لە هەنگاوەکان کەوا لە لیمبیک سیستمەکە کە حەزکە خوێنێ ئەمە ڕێگای یەک ڕێگای دووەم بەتایبەتی ئەوانتان کە لە دەرسێک ئیزعاجن مەسەلەن لە دەرسی عەرەبی کوردی ئینگلیزی فیزیا مێژ و جوغرافیا هەر دەرسێک من لە دەرسێک مەسەلەن تۆزە کێشەو هەیە لێ ترسیت عینەن شت ئەو دەرسەش بە عینەن شت من دائما پێشنیارم وایە بۆ تەلەبێ ئەڵێم ئەو دەرسەش هەر کە کتێبەکە دائەنەی لە تەنیش کتێبێکەوە دایبنێ کە خۆشتەوێ مەسەلەن کتێبی چیمیام حەز لێ نییە بەس کتێبی ئەحیام حەز لێیە کتێبی چیمیا و ئەحیا لە تەنیشێکەوە دانێم پاش ماوەیەک بەرمەجا بێ ئەم دوانە بە یەکەوە بەرمەجا بن هەردووکیان لەلات ئاساییە بێتەوە تاقیب کەرەوە ئێستا لۆجیک دەڵێ کوڕە شتیوان نییە پێم وتی شتێکی نالۆجیکی و بە باسەکەم چونکە لیمبیک سیستم لۆجیکی تیانێ لەبەرەوە ئێستا بە لۆجیک جۆم لێ یەگری ئەڵێ بەخوا دکتۆرە لە خۆ تۆ شتیواڵێ نەوان نییە ئەمە بەرمەجەکردنە ئۆکێ لە تەنیش کتێبێک دانێکە خۆشحاڵی سێەم شت عەتری لێ بە لەوانە زۆر پێکەنینت بێ عەتر بە لەو کتێبەی کە حەزت لێ نییە بۆ کە یکەی توانێ بۆنێک هەیە خۆشە بەلاتەوە چۆن بۆنی خۆشی نەفرێک
یادەوەرێکی خۆشت بیرەخاتەوە یان بۆنێکی خۆش یادەوەریەکی خۆشت بیرەخاتەوە عینەن شت ئەو بۆنێک کە حەزت لێکە ئیدەی لەو کتێبە بەس لاپەڕەکانەمی تەڕمەگەر بێ لە بەرگی کتێبەکە باشە یەک تۆزی لێ بە پاش ماوەیەک بەرمەجا بێ لە لیمبیک سیستم وەکوتم نالۆجیکی ئەم شتە بەس ئێمە ئامانەوێت لیمبیک سیستم ڕابێنین لەسەری کەواتە پاش ماوەیەکی تر ئەو کتێبەش ئەبێ بەچی ئەوێ بەشێکلەوە خاڵی سێیەم کە لە زۆر میمە ئەمان لۆجیکە ئەمان ئیشی منطقە ئیشی ناوچەوانە پلە کاتێکە کتێبەکە ئاکەیتوانێت چەند پرسیارێک لە خۆ بکە ئەم کتێبە ئەکرێ من لی تێبگەم وەڵامەکەی بەڵێ ئەکرێ لی تێبگەی بەڵام ئایا بە چەند جار لی تێگەی وان قسەیکتر ئەکرێ من لی تێبگەم بەڵێ ئەمڕۆ ئەم کتێبە ئینسان نووسێتی بەڵێ کەواتە ئەتوانم لی تێبگەم کەواتە ئەگەر محاوەرەی لەگەڵا بکەم ئەتوانم لی تێبگەم باش هەندێکتان بەداخەوە ڕقتان لە ئوسلوبی مامۆستاکە یا ڕقتان لە مامۆستایەکە لەبەرەوە ڕقیش لە کتێبەکەیەتی خۆشتێکی لۆجیکی نییە ئەوەزانن بەزێەوە هەمووتانی شەیکەن و نالۆجیکیشە و هیچ منطقیش نییە شەیکەیکەن چکە مامۆستاکە جیاوازە لە دەرسەکەەکە کەچی ببوونی مامۆستاکەەوە ڕق لە دەرسەکەیە وازە چۆن شتێکی لۆجیکی نییە عەرەبی شتێکە هەچە مامۆستا سیروان باوەڕ تە لە بەڕقی لەتەوە بێ مامۆستا سیروان شتێکە کەم مامۆستا سیروانم خۆشەوێ عەرەبیشم خۆشەوێ باش خۆمە لۆجیکی نییە لەمە لە لیمبیک سیستم ئایا خەزم بووە وازەحە بۆیە وتم عەتر بەکاربێنە لە لای کتێبێک و دای بنێکە خۆشتەوێ وەها کەسە کەواتە ئێستا ئەگەر من ڕقم لە دەرسێکیشە چی بکەم کاتێکی کەم وانێ منەمەم لە ژیانی خۆمان کردووە ئوستازێکمان هەبوو لە جامیعە زۆر لوت بەرز بوو کە قسەیەکرد نییە ئیتر ئەو لێمێن لوت بەرز زۆر لوت بەرز بوو کە قسەیەکرد هەروە بووش طبیعەتی وا بوو خوای دایەتی بە میش تااقەت نەبوو جوێ بگرم دام لە ڕەحلەی سێم دانیشتم لە کولیە تااقەت نەبوو جوێ بگرم هەر چیەک یەکرد حیچ بەس ڕۆژیامەت مەڵای دەری نایەنە من هەر جۆ ناگرم جۆم ناگەر خۆ من ژاوەژاوم ناکە کتێبێکم دەرێ نام خوێنەوە لە ژێرەوەی بە ئەدەب و بە احترام و ڕۆژیامەتە من دەری نایەنێ حل وتم با بیرکەمە بزانم ئەم مامۆستایە چ شتێکی تایە لای من قبوڵ بێ شکڵی خۆ ماشەڵڵا شکڵی قۆزە جلەکانی وەڵا سپۆرت ئینگلیزیەکەی زۆر جوان قساکە هاتم ئەو شتانەم ژمار کە ئیجابیە لەو مامۆستایە دوای تۆزێ حەزم کرد گوێ لە دەرسەکە بگرم بۆ وابەستەیە بێرەوەی بەڕێزان وابەستەیە بەعەتفەوە تۆ زەلامێکی یەکەم جارە بینیوتە هەر لە خۆتۆ خۆشتەوێ ئەرێ پرسیارە لە خۆ کردەوە بۆ عادەتەن لە یەکێک ئەچێ لە یادگاری تۆیە شکڵەکەی لە یەکێک ئەچێ کە تۆ خۆشتەوێ ئیتر ممەسیلە دراوسەیە خزمە هەر شتێک بەبێ ئەوەی بیرت بێ بۆیە پێغەمبەری خوا فەرمێ الئەڕواح جونود مجەندەدە ڕۆحەکان وەکو جوندیوان یان و ئەچن ئەوانەی کە یەکتریان خۆشەوێ زووی ئالوودەی یەکتریە بن زوو یەکتریان خۆشەوێ لەبەرەوە هەمان سەبەبە ئێستا تێگەیشتین کە چۆن مامەڵە لەگەڵ لیمبیک سیستەما بکەین و دوایی ژێینە سەرەوەی چۆن مامەڵە لەگەڵ ناوچوانە پلا بکەین کە لە بەشی ئامانجا قسەی لەسەرەکە وازەحە ئەمە لەو خاڵەوە هێنامان کە وتمان ئاشنابوون بە ڕێگاکانی گەیشتن بە ویستراوەکان باش هەر خاڵێکی تر لە گرنگترین ئامۆژگاریەکان بریتیە لە قاڵبوونەوە لە چواروانە یان سێوانە ئەم هاوینە من ڕەئم وایە ئەوانەتان کە ئەچنە پۆلی 12 چواروانە زەبت کە چواروانە ئەو چواروانەی کە خۆت بەلاتەوە گرنگە لەسەر ئەساسیەوەی لە 11 لە چیا زۆر تۆزە زەعیف بووی یا چ شتێک پێویستی بە زەبتی زیاترە مەسەلەن ئەو چواروانەیە بگرە لەگەڵ یا من دایمە ڕێنمایی 6 شتەکەم بۆ تەلەبە خۆ تۆ ئازادی ئەگەر هەر حەو دەرسەکە و گرتە بێست هیچ کێشەمان نییە لەگەڵتان بەس ئەڵێم بە ئەزمموی من تەلەبە زۆربەی بۆی کۆنتترۆل ناکرێ و سەبەبی دووەمیشی ئەوەیە کە ئەبێ هاوینەکە دابشکەی بەسەر 3 بەشە هاوین 3 بەشە بەشێکیان بریتە لە خەو 6 ساعت بۆ 8 ساعت بەشێکیشیان بریتە لە سعیکردن تقریبا 8 ساعت 10 ساعت بەشەکەی تری بریتە لە ئیستراحەت کاکە تۆ ئینسانیت ناکرێت لە هاوینەوە دابنیشی هەموو کاتەکانە بەس خەریکی سعیکردن بی لەبەرەوە بەشێکی هاوینتان گەنجە بەڕێزەکان ئەبێ ئیستراحەت بێ ئەنجامدانی هیوایەتەکانی خۆت بێ لە ئاخیر محاضەرەکەیە ئەیش ئەگەڕێمەوە سەری باسی چێژەکەم لە ژیان چۆن چێژ ببینی لە ژیان باش کەواتە قاڵبنەوە لە سێوانەیە چواروانە ئەی ئەو شەشتە چییە کە من لە زۆرێک لەم حاضەرەکانە هەندێک شتێ من زۆر دووبارەیەکەمەوە چونکە سەر ڕای دووبارەکردنەوە اینجا ناچەسپێ لە مێشکێندێکە یەکێک لە تەکنیکی دووبارە چەسپاندن بترە دووبارەکردنەوە بۆیە من هەندێکش زۆر ئەڵێمەوە بەس ئەمێ بچەسپێ بەڵام بەداخەوە هەر ناچەسپێ هەندێکە زێ نازەم یا تێناگا یا نایەوێت تێبگا ئەو شەشتە چییە یەکەمیان ئەدەبی عەرەبی ئەدەبی کوردی ئێپیسۆد ریدینگ دەنگەکان ئاین
ئەگەر توانی ئەم شەشتە لەگەڵ ئەو 4 دەرسە ئەم هاوینە زەبت کە ئەم دوو مانگونیەوە ئەوە فەنیعمە ئەگەر نەوتوانی 4 دەرس لەگەڵ 3 شت لەم شەشتەی کە باسمان کرد زەبتی کە یعنی مەبەسمانەوە سعی تیا بکە مەسمونێ هەمی و لەبەر بێ نا سعیکی باشی تیا بکە بۆی کە مەکتەب کرایەوە کاتی باشت بۆ بگەڕێت ئەوە ئامانجمان لەم ئیشە ئەوەیە بەڕێزانم باش ئامۆژگاری تر بزانین ماومانە بەڵێ زەبتکردنی شەش سعی ڕۆژانە چەند سەعات سعی بکەین لەم هاوینەیە ئەوانەمان کە پۆلی 11ین دەرچوین بۆ 12 ئەو پەڕی 7 ساعات سعیکردنە 3 ساعات بۆ 7 ساعات یعنی ئەمڕۆ مەسەلەن 2 دەرسی خوێنەوە ئیتەوە هەر دەرسەی 2 ساعات سعی تیاکەی 4 ساعاتەکە جەدوەلی ژەگەڕێمەوە بۆی دوایی خەمتان نەبێ ئەزەمە لەم هەنگاوەیە 2 دەرس 3 دەرسی خوێنە هەر دەرسەی 2 ساعات سعی تیاکەی 6 ساعات سعی بەس هەر دەرسەی ساعات 9 سعی تیاکەی 4 ساعات و نیو سعی بەس کەواتە ئێستا قۆناغی یەکەممان بە پایان گەیان کە قۆناغی دەستپێک بوو بەبیرتان هێنمەوە ئێمە ئەمڕۆ محازەرەکەمان سێشتە سێگۆشەی سەرکەوتن یەکەمش لە سێگۆشەی سەرکەوتن زانیاریە لە زانیاریە باسی دوو شتەکەم یەکەمیانم تەواو کرد قۆناغی دەستپێک بوو دووەمیان بریتیە لە قۆناغی هەوڵدان دەستپێکەوەی پێشم هەوڵدان کێیە یەکەم ڕۆژی دەوام هەتا ئیمتیحانی مانگی دووەم پێ دەوتری هەوڵدان یەکەم ڕۆژی دەوام تا ئیمتیحانی بانگی دووەم لە پۆلی 12 ئامادەی پێ دەوترێ ئێمە مەکتەب کراوەتەوە ئێستا دەوامەکەی ئینشاءالله ئەگەر بیانی کۆڕۆنامان بۆ نێنەوە جارێکی تر دەوامەکەی و ڕۆی بۆ دەوام لە ئەوەڵ ڕۆژ هەتا مانگی دووەم ئیمتیحانی مانگی دووەمیش تەواوەکەی و پێوترێ بەڕای من واو ناو وا دابەشم کردەوە هەوڵدان ئەو کێبەرکیانەی کێتە بەردەستمان یەکێک لەو قورسایانەی کێتە بەردەممان هەموو قۆناغێک ئابڕێ ئێستا مەسەڵەن ئەوەی کە دێ بۆ 11 کە 11 چێ بۆ 12 ئەم قورسایە بە هەرتووشە بێ بریتیە لەوەی کە تۆزێک زانیاریەکان زۆرن و تۆزێک فراوان یعنی چی فراوانە زۆر یعنی ئەبێ ئەساسێکی دە و 11 تیا بێ هەو بێ بەشێکی علاقەی بە پێش خۆیەوە هەیە إضافة مامۆستا مەجبورە ئەو دەبەشە ئەو دەکەرتە ئەو منهەجە تەواوکە بەلەبەرەوە یەک تۆز سەریعترە لە ساڵانی ڕابردتر سەریعترە لە ساڵانی ڕابردتر و هەستەکەی زۆرە زانیاریەکان بۆیە هەستەکەی پێ و کۆنتڕۆڵ ناکرێت بۆیە مانگی یەکەم زۆر مهمە تەلەبە جدیاتێکی باشی هەبێ ئەوی ژەوێت سعی ڕۆژانە نەفەوتێنێ ئەگەر ڕێمەوە بەشی ئۆکێ ئەوە یەکێک لە کێبەرچەکان یەکێکی تر بریتە لە ڕاڕایی جارێکی تر لەسەر ئامانج نازانێ ئامانجەکەی چی لێ بکە وتمەوە باسیەکەین بەجێ هەوڵدانەکان ئایا هەوڵی چۆنێک سعی بکەم چەند ساعت سعی بکەم ئەویش بۆ یەگەڕێمەوە خەمتان نەبێ زانیاری زۆر لەگەڵ کەمی چەسپاندن ئەمە زۆر مهمە هەندێک تەلەبەمان هەیە هەندێک لە شخصیاتەکانیشمانێک کە بێتە شخصیاتی پەرفێکشنیزم دوای بۆ یەگەڕێمەوە بێتە شخصیاری نمونەیی عادەتێکی ئەڵێ من ئەمەوێ لەو دقەیە ئەو شتە یەک جار زەبت کەم دوایی نەگەڕێمەوە سەری کە ئەمە نادرە لە زۆربەی ئینسانەکان ئەوانیە پێویستمان بە چەند قۆناغێک لە سعیکردن هەیە هەندێک کەسایەتی هەیە خوای گەورە زاکرێکی بەهێزی پێداوە ئەتوانێت بە یەک جار لاپەڕەکە لەبەرکە یعنی من چەند هەفتەیەک لەوە پێش لای بەڕێزێک بووم پزیشکە لە ئەسڵا وەڵام محەدیسیشە باسی خۆیە کرد لە گەنجێتیە وتی یەک لاپەڕە یەک جار سێرمە کرد دوایی لێو برسی ماتەوە دێر بە دێر پێم وتی چیتیە ئەوی لە شەوێکە 500 لاپەڕەم سعی کردو بەس بە لەبەرم بوو من وانیم تصۆرمە زۆر بەشتان وانە بن فلەبەر ئەوە پێویست ناکە بڵێ ئایهاوە چی نانە ئەوە خوای گەورە یایەتی بەوە ئۆکێ باش ئێستا چی بکەین ئێمە وانین چەند جار مراجعەیە لەبەرەوە ئەم قسەی کە زۆرێک لە تەلەڤەی کە ئەمە یەک جار بیچەسپێنم و ئیتر لە بیرم نەچێتەوە نییە مەگەر لەو جۆرە کەسە نەبێ چونکە ئەگەر ئێوە باوەڕتان بە عیلم هەیە ئیبن هاوس لە ساڵەکانی یاخی 1800 و 1900 یەک ئیکویژن هاوکێشەیەکی دانا و بیناینا هاوکێشەی لە بیرچوونەوە هاوکێشەی لە بیرچوونەوە ڕسمێک دوای سەعاتێک لە وەرگرتنی زانیاری ئەڵێ لە 159 بۆ 60 لە بیرەچێتەوە دوای سەعاتێک لە وەرگرتنی زانیاری چەند لە بیرەچێتەوە 160 دوای سەعاتێک یعنی ئەمڕۆ شیمیاو نەخوێن دەرسی یەکەم دەرسی دووەم حساب کە لە 150 لە بیرچێت ئەمە ئیکویژنێکە تا ئێستا بەحسی لەسەرە ئەو ئیکویژنە مستەقرە یعنی هەروایە ئۆکێ ناوی بن هاوسە بما بفەڕەنسیە باش ئەڵێ دوای 24 ساعات لە 180 لە بیرەچێتەوە لە 120 بیرەمێنێتەوە ئەگەر مراجعەی نەکەیتەوە حل مراجعەکردنەوە ئەم ڕێژەیەمان بۆ بەرزەکاتەوە ئەڵێ وا باشترە لە ماوەی 24 ساعاتەکە یەک جارلانی کەم مراجعەی کەیتەوە بۆی بگاتەوە لە 160 بۆ 80 بیر بمێنێ 60 بۆ 80 بیر بمێنێ ئۆکەی کەواتە بەڕێزان
ئەو قسەی کە بەشێک لە تەلەبەکانی کە مەتایبەتی شخصیاتی پێرفێکشنیزمیش دوایە گەڕێمەوە سەر جۆی شخصیاتەکان باسی یەکەم هەڵەیەکی گەورەیە بڵێ من یەک جار زەبط یەکەم و ناگەڕێمەوە سەری و مڕاجعەی ناکەمەوە پێم وتی زۆر بمان وانین من وانیم تەسەوڕ ناکەم زۆر بەشتان وابن تەسەوڕی من بۆ ئەزمونەی کە لەگەڵ خوێندکارە هەمانە زۆربەی وانییە لەبەرەوە ئەوە یەکێکە لە کێبەرشیەکان کە تووشتانە بێ یەکێکە لەوانە یەکێکشە لە هەڵەکان لە ڕاستیە هەڵەیە تۆ وا بیرکەیتەوانێ باش چارەسەریشی باسەکەین فرانەکەوتنی هەندێوانە طبعاً بحكم امتحان ڕۆژانەشی تیا لە مانگەکانی یەکەمە و نزیکە بین لە امتحانی مانگانە بۆیە هەندێک گوانە هەیە فسعی ڕۆژانەکەی بۆ ناکرێت بەسەریاکەوێ ئەبێ یاسای قەرەبووی بۆ بەکاربێنین ئەویش باسەکەم بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان طبعاً ئەم قسەیە بۆ هەموو قۆناغێک ڕاست قۆناغی یەکەم دووەم سێم چوارەم پێنجەم بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان یەکێک لەو خۆ هەڵخەڵەتانانەی کە تەلەبەی کا دکتۆر جان ئاخر ئێمە بۆیە دایمە ڤایبەر گروپەکەمان هەیە مامۆستا زوو پرسیارە نێرێ قابل لە مامۆستا هەموو سەری ساعتێ پرسیارە بۆ بنێرێ يعني عربك على علينا إني تو إمال خلطيني خالي يكم هر برسيارك هي كاتك دابني بو تشيك أب بو تشيكيني موبايلك ساعات هشتي شو سري موبايلك مكا نيو ساعات شي هي وريا قرمو دا يخمو طا يا مدارو لو جروبا نك أو من همو سري ساعات من نوتيفيكيشن نكم بولي با تركيز مراب قرمو سري أو هلاي شي قوري تكاكم تكايا خوال ما خلطينا لسر وازناني توركم الله يتكانيش أويك جرينجا برزان قیمەتدان بە ئامانجەکە ئەبێ وات لێ بکە تۆڕی کۆمەڵایەتی کەمتر بەکاربێنی باش ئێستا ناچمە سەری دوای پتانڵم لە شوێنێکا بۆم داناون طبعا ئەم محاضەرەیە هەندێک شت هەیە دوای محاضەرەکە تەواو نابێت ئیشەکەتان ئەزانن هەندێک ڤیدیۆشتم بۆ داناون ئینشەڵا کە QR کۆدەکەتان کێ QR کۆدەکەی سکان کردووە ئۆکەی زۆرینە نەیکردووە بچنەوە ماڵەوە سکانیکەن دانراوەتان خۆگەر نەشتان زانی لە باوی ئینستاگرام دایناوە یا لە QR کۆدەکە سکانکەن لێیا دایناوە چکە لەیاک ئەم پاوەرپۆینتە مەجموعەیە ڤیدیۆی لە خۆ گرتووە دوای پێتان ئەڵێم بەبێ بچی ڤیدیۆیانش سێرکەی بۆ ئەوەی دوای محاضەرەکەی من ئەپدەیت بیتەوە بەردەوام باشە یعنی شتێکمان کردووە چەند جارێک ئیسفادە بکەین باش ئێستا ئینە سەر ئەو هەڵەباوانەی کە لەم قۆناغەیە تەلەبەیکە یەکێک لەو هەڵانە مەلزەمە گۆڕین یا مەلزەمە زۆری دکتۆر جان مامۆستا ئەو مەلزەمەی پێوتین لە هاوینە ئێستا یەکەم بە مەلزەمەیە چاوەکەی من ئەو مەلزەمەی هاوین ئەگەر بە باش ێزانی ئەو مامۆستا بەڕێزەشی کە ئەمڕۆ لە پۆلا دەرست پێڵێ تێبینەکانی وەرگرە بیخەرە ئەو مەلزەمێ گۆڕینی شت کات ئەبێت تۆ بزانی کاتت کەمە ئەوە یەکێکە لە هەڵەباوەکان فەلەبەرەوە تێبینەکان نەقڵکە بە پشتاخستنی هەندێوانە یەکسەری عاز بە خۆتان مێن گەنجەکان لە پۆلی دەیت یا یانزەی یا دوانزەی بڵێ وەڵای عەرەبی بەس ئەوەنە عەرەبی ئیتر مێشک دەڵێ چی عەرەبی ئیحتیمامی پێ نایەم فیزیا وڵای دکتۆر فیزیا زانی چۆنە ئەومانە یاتر فیزیا ئیحتیمامی پێ نایە لەگەڵەمی عازەتدا بە خۆت جۆ ناگریت لەگەڵەمی عازەتدا بە خۆت جۆ ناگری ئەگەر چی مامۆستاکەشت باشترین مامۆستای هەموو عێراق بێ ئیعاز مەدە بە خۆت فڵان دەرس لەوانێ بخەمە دەوری دووەم جارێ هیچ ڕووی نەیاوە تا بڕیار بەی دەوری دووەمە دەبێ نا بۆ هەر هەمووی جۆ بگرە حتى ئەو دەرسانەی کە ئەتەوێ حسابی نەکەی کوردی و عەرەبیش ئەگەر ئەم ساڵە و قەرارە بەشێکم بگۆڕن مامۆستای گۆڕن ئینشەڵا بەشێکم بیگۆڕن حتى ئەو دەرسانەشی ئەگەر گریمە قەرارەکە و خۆی ماوێ هاڵە حسابی ناکەم کوردی و عەرەبی حتى ئەوەش هەرە بێ جۆ بگری چونکە احتیمالی زۆرە ئەو دوو دەرسە دەرەجەکە و بەرزکات ئۆکەی باش کەمی سەعی ڕۆژانە طبعاً تەلەبە گەرم نەبووە جەنابی 2 ساعات سایەکە 4 ساعات سایەکە ڕاستە بە ساعات نییە هەندێک کەس هەیە طبعا نازانێ ئێمە لەو سەریەوە هاتوین یێتەوە لە دوو خۆ بە سەعات نییە ئەوە خۆی وەزعی خراپە یعنی خۆی وەزعی خراپ نانە عەز دەکەم بەڵام ئەگەر بە مەنتیقیش لێشی بینەوە بەو لۆجیکەی لە ساڵباسیەکەین معقول نییە 6 دەرس خوێنەوە ئەمڕۆ و بەیانی 6 دەرس هەیە بە 2 ساعات سعیکردن تاوا بێ مەگەر لە زاکیرەی جۆری ئەوە بیکە باسم کرد ئەمڕۆ 6 دەرس خوێنەوە بەیانی 6 دەرس دەیە 4یان واجباتی هەیە چۆن 10 دەرس تەواو بی بە 1 ساعات بە 2 ساعات خۆ جەریدە خوێندنەوەش بێ ئەم دیاودیشی کەی هەر 3 ساعتی هەیە فتکاکم ئەوەیشی کێ لە هەڵەباوەکان چارەسەرەکەی باسەکەین هەڵەیەکی تر بیتە لە کەمی مراجعەی باش مراجعە کەمە کاتەوە وەکو وتم کەرڤی لە بیرچنەوەمان هەیە هاوکێشەیەکی لە بیرچنەوەمان هەیە باسمان کرد مراجعە نەکەی لە بیرچنەوە زۆرە بێ لەبەرەوەیشی شکێ لە هەڵەکان یا مراجعەی باش ناکاتەوە طبعاً ئەم قسانە بۆ تەلەبەی زانکۆشە ڕاستە ئەوەی کەشتمان لێ بێ هەر بۆ هەموو تەلەبەیەک ڕاستە بەڕێزان ئەگەرە تانەوێت زانیاری بچەسبێ ئیلا بمراجعەی کەیتەوە زەلام هەیە کتێبێک هەیە ناوی فتح الباریە
فتح الباري شرحي صحيح بخاري يعني شرحي حديث كان صحيح بخاري عالم من هي 500 جار خوێنوێتیەوە زان فتح الباري چەند بەرگە پێم وایە بە 20 بەرگ زیاترە 20 بەرگ هەر بەرگێک 400 لاپەڕێ يعني تقريبا 10,000 لاپەڕێ 500 جار خوێنێت ئەهلی علم ئاوایە ئێمە ناڵێن ئێوە لەو ئەهلی علمانە بن باشە چکە تۆزێ قورسە بس يعني مراجعة بکەرەوە تحمل مراجعة هەبێ تحمل مراجعة هەبێ چاوەک ئۆکێ يلا دەیەوێت هەموو وانەیەک لە هەمان کادا زەبط کا باسمان کردەوە هەڵەیە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان مەکتەب گۆڕین ئێمە شتێکمان هەیە پێ وتێ ئەجەستمنت واتە خۆ گونجاندن خۆ گونجاندن ئینسان توانای خۆ گونجاندنی تەیە خوای گەورە پێی بەخشیوە باش کاتێک ئەچیتە مەکتەبێکی تر زۆر ئاساییە بیگۆڕە لەکەیە پێش مەکتەب بکرێتەوە ڕاکە بچۆ بیگۆڕە مثلا ئەتەوێ بچی بۆ هەرێکێک لەو مەکتەبانە یا مەکتەبێکی تر ئاساییە بەس کەی پێشەوەی مەکتەب بکرێتەوە بڕۆ فۆرم پڕکە و بیگۆڕە بەڵام کە مەکتەب دەستی پێکرد هەفتەیە 10 ڕۆژ دەوام کرا ئەڕۆیتە مەکتەبێکی تر ئەوان لەوانە لە پێشەوە بن وانە و تۆ خەڵکی شوێنەکە ناناسی زۆر تەعارف نییە لەگەڵ مامۆستاکانە برادرەکانی خۆتی زۆر لێ نییە تا خۆتە گونجەنی 1-2 هەفتەی پێچێ بۆیە بەشێک لە تەلەبە خۆی سترێسی پۆلی 12 هەیە مەکتەبەکەشی گۆڕیوەتەوە خەڵک ناناسی ئەم 2 هەفتەیەش سترێسێکە مەکتەبەک تازەکە لە پێشەوەن ئەمیش سترێسێکێ بۆیە تووشی حاڵەتەکە بێتە جاری وایە بێتە نەخۆشی ئەدجەستمنت دیزۆردر کە وەکو کە ئابە وایە نزیکە لە کە ئابەوە بەس کە ئابە نییە تەبعاً پێوتە ئەدجەستمنت دیزۆردر یعنی چییە بێتاقەتە بێزارە هیچ وەرناگرێ زاکیری تێگەچێ خەم و خەی خراپێ خواردنی خراپێ بۆ ماوەیەکی دیاریکراو ئەبێ عیلاجی بکەین دەبا تووشی ئەمە بە چاوەکە ئەی گۆڕی زوو بیگۆڕە پێش ئەوەی مەکتەب بکرێتەوە گرنگترین ڕاستکردنەوەکان ئامۆژگاریەکان چییە بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەو هەڵانە نەکەین یەکێک لەوانە هەڵبژاردننی یەک مەلزەمە یان نەگۆڕینی پێم وابێ ئیتر بێ من تۆزێشکە بۆست هەڵبژاردننی یەک مەلزەمە یان نەگۆڕینی مەلزەمەکانت یەک مەلزەمە هەڵەبژێری یەک مەلزەمە یان نایگۆڕی سعیکردنی ڕۆژانە بە پێی خشتێکی نووسرا و باش 6 بۆ 8 سەعات ڕۆژانە سعیکردن دوای ژەگەڕێمەوە بۆ خشتە خەمتان نەبێ یەکلایکردنەوەی ئامانج بە تەواوەتی ئەوەی وتمان باسێکی شەنگەخان ئیدارەی ترێنین کامتان لێرن جەماعەت بزانە منە بێ کەی بێمە خوارەوە ئەو شتە دەست پێەکە پێیان بڵێ مراجعەکردنەوە لە کاتی فریدا یان بە پێی پلانێکی تۆکمە یعنی چی مراجعەکردنەوە لە کاتی فریدا تۆ کاتێکەی مراجعە ئەکەیتەوە مراجعەکردنەوەمان هەیە مراجعەکردنەوەی دوای مەکتەبمان هەیە لەگەڵ مراجعەکردنەوەی هەفتانەمان هەیە لەگەڵ مراجعەکردنەوەی کاتی امتحانمان هەیە ئەزانم شتێکم بۆ داناوە نزە پیشانتانە دەم بزانم ئەوەت ئەو خشتەیە جوان جوان جۆ بگرن بۆی ئێمە وای دابنین یادگە وەکو بیرێک وایە ئەم بیرە حەوقاتە وای دابنێ یادگەوانیە وای دابنێ یادگە بیرێکە حەوقاتە ئەم حەوقاتە 7 مەتر بیرێکی ئاو 7 مەتر ئەگە بیرەکە لە 1 مەتر ئاوی تیابێ زۆر قورسە ئاو دەرهێنان بەس ئەگەر لە 7 مەتر ئاوی تیابێ زۆر بە ئاسانی ئاوی لێ خۆینەوە کەواتە فکرەکە بۆ شێوازەیە کاتێ تۆ یەکەم جار معلوماتێک ئەخوێنیتەوە بەیانی ئەڵێن مامۆستای عەرەبی ئەڵێ ئەدەب لێپرسینەوەیە یاڵا پێش مامۆستا سعیەکەی یەکەم جار معلومات ئەخوێنیتەوە زانیاریەکە یەتە خوارەوەی بیرەکە واتە تۆ ئەگەری لە بیرچوونەوەی ئەم زانیاریە و زۆرە بۆ چونکە لە خوارەوەیە وەکو چۆن بیرێک ئەگەر لە 7 مەترەکەیە لە 1 مەتر ئاوی تیابێت تا دەرێنی زۆری پێچێ ئەم زانیاریش تا ئەگەڕێتەوە تا ئەهێنمە دەرەوە پێچێ ئەمە شوبهاندنە نەک بڵێن وایە ئەمە وەکو شوبهاندنە بۆی لێ تێبکەین ئۆکەی کاتێ لە پۆلا جۆ ئەگری ئەبێتە دووهەم لە پۆلا جۆ بگریت نەک گوێ نەگری بەداخەوە دێتە لە بەهاڵە خۆڵ مامۆستای خوسوسم هێڵە بۆ لە پۆلا جۆ بگرم عیبە ئوستازێک شتێکی پێوتێ ئەدەب عیبە ئینسانی قسەت بۆکە ناوی مامۆستا لە پۆلا تۆ مەشغوڵی ئەگەدار سێ باشە سێ ئەمە کامەیە ئەمە زۆر مهمە ئەمەی زۆربەی تەلەبە نایکا کەیتەوە لە مەکتەب ئەم قسەیە بۆ پۆلی 10 11 12 زانکۆ هەمووی تەواوە کەیتەوە دوای ئیسراحەت مراجعەیە و دەرسانەی کردوتە ئەوە پێوترێت سێم ئەتوانم ئەوە یەکسەر بەسەریعی بڵم لە سایە 50 تەلەبە نایکە زۆر گرنگە چوارەم بریتیە لە چی؟ چوارەم بریتیە لە ئیمتیحانی مانگانە گڵۆپەکانیان داگرستان چوارەم بریتیە لە ئیمتیحانی مانگانە ئیمتیحانی مانگانە ژارێکی تر مراجعەکەی توانێ ئەمە بوو بە چەند ئەمە بوو بە 4 جار ئەم 4 قۆناغە ئێمە ناومان ناوە قۆناغی تێگەیشتن یعنی چی قۆناغی تێگەیشتن یعنی 100% ناهێنی ئەگەر ئیمتیحانەکەی مەرج نیە 20 لە 20 بێنی بۆ چونکە هێشتا نەمان چەسپاندووە بەوەی کە هەمووی بزانین وەکو خۆی
قۆناغی چەسپاندن ماوێتی باش سێ مراجعەی ترەکەینەوانێ کۆرسێک مراجعەی کۆرسەکان ئیزنە درەی دوو لانی کەم لە ئیزندانیشا دوو مراجعەکەیتەوە لانی کەم یعنی مراجعەیەشی ڕۆژەکانی خۆی کە هەیەی بۆلیش امتحانی وزاری لەگەڵ مراجعەیەشی ئیزندانەکە ئەمە دوو هەتانە سیان نەکاتەوە وانە کەواتە ئەمە بوو بە حەوت جار ئەم حەوت جارە ئەگەری چەسپاندن زۆرترە بۆیە ناومان ناوە قۆناغی چەسپاندن یعنی چی قۆناغی چەسپاندن یعنی زانیاریەکە باشتر چەسپیۆ لە یادگا کە شتێ امتحانی وزاریەوە ئەوەندە و خوێندۆتەوانە جاری وایە ڕقەمی لاپەڕەکەشە زانی ئەومە بەسمانە پێی و هەر زانیاری و زانستێک زۆر مراجعەی بکەیتەوە گەیتەوە پلەیە طبعاً ئەگەر لە حەوت زیاتر بێ هەر زۆر باشترە ئەگەر دەبێ باشترە ئەگەر 15 بێ زۆر باشترە هەندێک سەرچاوە باسی 21 جارەکەن بەڵام قیر و سیا ئێوە خواغا حەوتاکەن ئەو 21 جارە هەر گەردنتان ئازابی هەرمەیکە باش ئێوە بەس حەوتەکەمان بۆکەن